الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. بینەرانی بەڕێز و خۆشەویست هەروەها بیسەرانی بەڕێز و خۆشەویست ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی سێزدەیەمە لە بابەتی چۆن دەبێنە موسڵمانی ڕاست و ساخ. لەم ئاڵقەی سێزدەیەمەدا باسی گشتگیری لە دینداریدا دەکەین. هەڵبەتە نێوەڕۆکی ئەم ئاڵقەیە تا ڕادەیەک دەشوبهێتە نێوەڕۆکی ئاڵقەی ڕابردوو، بەڵام لە هەندێک ڕۆژ لێک جیان. من سەرەتا چەم کوواتای گشتگیری لە دینداریدا ڕوون دەکەمەوە، دوایی باسی گرنگی گشتگیری لە دینداریدا دەکەم و دواییش باسی ئەوە دەکەم چۆن گشتگیری و فراوانی لە دینداریدا بۆ خۆمان دەستەبەر دەکەین و دەست دێنین تاکو سەرنجام ببین بە موسڵمانێکی ڕاست و ساخ. بینە سەر بڕگەی یەکەم مەبەستمان لە گشتگیری لە دینداریدا چییە؟ ئەگەر تەماشای زۆربەی موسڵمانانی ئەم ڕۆژگارەمان بکەین، چ لە هەرێمی کوردستان و عێراقدا چ لە وڵاتانی دیکەدا، دەبینین کە بەداخەوە موسڵمانان وێ ڕای ئەوەی کە دابڕدابڕ بوون، هەرێکی بە دۆڵێکدا دەڕوە بە زۆری، وێ ڕای ئەوە لە ڕووی پانتایی دینداریەکەشیان لەوێشدا تووشی ئەوە بوون کە هەر کامێکیان چمکێکی دینداری لایەکی گرتووە، خۆی بە هەندێشتەوە سەرقاڵ کردووە لەسەر حیسابی لایەنەکانی دیکە. بۆ ئەوەی کە چەمکی گشتگیری لە دینداریدا باش ڕوون بێتەوە، با تەماشای ئەم ئاەتە مبارەکە بکەین کە خوا سوبحانه وتعالى لە سوورەتی ئەلبەقەرەدا دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا ادخلوا في السلم كافة ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين. ئەی ئەوانەی بڕواتان هێناوە بە تێکڕایی بچنە نێو ئاشتیەوە و شوێن هەنگاوەکانی شەیطان مەکەون، ئەو بەدڵنیایی بۆ ئێوە دوژمنێکی ئاشکرایە. ادخلوا في السلم كافة واتە بە تێکڕایی، یعنی بە هەموو شتێکەوە بچنە نێو ئاشتی و تەبایی لە خزمەت خوادا. لە ڕاستیدا ئیسلام یعنی ئاشتی نواندن لە خزمەت خوادا، ملکەجبوون بۆ خوا و تەبایی و ئاشتی لە خزمەت خوادا. لێرەدا خوا سوبحانه وتعالى داوامان لێ دەکات کە بە هەموو شتێکەوە بچینە نێو ئەو ئاشتی و تەباییە لە خزمەت خوادا، کە بریتێ لە ناونیشانی دینەکەی، ناونیشانی پەیامەکەی کە بە پێغەمبەری خاتەمدا ناردوێتی صلی الله عليه وسلم و بە هەموو پێغەمبەرانی دیکەشدا ناردوێتی. هەموو پێغەمبەران وشەی موسلیمیان بۆ خۆیان بەکارهێناوە و ئیسلام ئەو ئاینەیە کە خوا بۆ تێکڕای پێغەمبەرانی ناردووە. تەنیا لە وردەکاریەکاندا لێک جیابوون، لكل جعلنا منكم شرعة ومنهاجا. ئەگەر نا لە هێڵە گشتیەکاندا هەمویان بە ئیسلام ڕەوان کراون. وەڕەضیت لەکم الئیسلام دینە، ئیسلام واتە بۆ خوا ملکەجبوون. هەموو پێغەمبەران عەلەیهم الصلاة والسلام هاتوون خۆشیان و شوێن کەوتوانیشان بۆ خوا ملکەج بن. لە سوورەتی شوڕادا خوا سبحانه وتعالى ئەوەمان جوان بۆ ڕوون دەکاتەوە، دەفەرمێ شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه. دەفەرمێ خوا لە دین شتێکی بەرنامەیەکی بۆ داناون، هەمان شت کە نوحی پێڕاستبار بوو، ما وصينا به نوحا والذي أوحينا إليك، و ئەوەی بۆ تۆمان سروش کردووە، وما وصينا به إبراهيم وموسى وعيسى، و ئەوەی کە هەر کام لە ئیبراهیم و موسا عیسامان پێڕاستبار بوون، ئەویش بریتێ بۆ لە چی؟ أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه. الدین ئەلیف و لامی ناساندنی لەسەرەواتە ئاین و بەرنامەکە کە خوا ناردوێتی ئەوە بەرپا بکەن و تێدا جیاواز مەبن، کەواتە هەر لە نوحەوە تێپەڕە بە ئیبراهیمدا و بە موسا و بە عیسادا تا دەگاتە سەر محەممەد سەڵات و سەلامی خوا لەسەر هەمویان بێ و لەسەر هەموو پێغەمبەرانی خوا بێ، هەمویان بە یەک بەرنامە نێردراون کە ناوی ئیسلامە، لە هێڵە گەشتەکانیدا یەکە، بەڵام لە وردەکاریەکاندا لە وردەکاریە تەشریعیەکاندا
بە پێی جیاوازی ژینگەکان و کۆمەلگاکان جیاوازیان هەیە. کەواتە گشتگیری لە دینداریدا ئەوەی کە ئێمە پابند بین بە ئاین و بەرنامەی خواوە لە هەموو بوارەکانی ژیانماندا و لە هەموو ڕەهەندەکانی دینداریدا. گرنگی ئەو گشتگیریە لە دینداریدا چییە؟ گرنگەکەی ئەوەیە کە خوا سبحانه وتعالى ئاین و بەرنامەی خۆی ناردوو هەمووی پابندی پێوە بکرێت. وما أرسلنا من رسول إلا ليطاع بإذن الله. هیچ پێغەمبەرێکمان نەناردوو مەگەر بە مۆڵەتی خوا فەرمانبەری بۆ بکرێ، گوێڕایەڵی بۆ بکرێ. خوا سبحانه وتعالى ئاین و بەرنامەکەی خۆی کە ناردووە هەمووی بۆ ئەوە ناردووە پەیڕەوی لێ بکرێ و پیادە بکرێ و جێبەجێ بکرێ. کتێبەکەی خۆی کە دابەزاندووە وەکو دەفەرمێت كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب. أما كتێبێکە دامان بەزاندوو پڕپیت و پێز و بەرهەمدارە تاکو لە ئاەتەکانیەوە ڕامێنن و بۆی خاوەن عەقڵان پەندی لێ وەربگرن. وخوا سبحانه وتعالى لە سوورەتی ئەرجاثیەدا دوای ئەوەی باسی ئەزمموی خاوەن کتێبەکان دەکا بەتایبەت جوولەکەکان دوای ڕوو لە پێغەمبەری خاتەم دەکات محمد صلى الله عليه وآله وسلم دفرميه ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون. دوای تۆمان دانا لەسەر بەرنامەیەک لە ئاینی خۆمان جا شوێنی بکەوە و شوێن ئارەزوی ئەوانە مەکەوە کە نازانن. کەواتە پێغەمبەری خاتەم محمد صلى الله عليه وآله وسلم پابند کراوە مولزەم کراوە کە شوێن هەموو شەریعەتی خوا بکەوێ. هەروەها ئەوانش کە لە خزمەتی دابوون لە هەوڵانی بەڕێزی و دوای شوێنکەوتوانیان و شوێنکەوتوانی شوێنکەوت تا ئێمە و تا دوای ئێمەش هەمووی پابند کراوە کە پابند بێ بە هەموو ئاین و بەرنامەی خوای پەروەردگارەوە، نەک گوڵبژێری تێدا بکە، نەک کامی پێخۆشە ئەوە جێبەجێکە ئەوی دیکە لێگەڕێ. بەڵێ دەگونجێ بڵێ ئەوەم پێ جێبەجێ دەکرێت ئەوم پێ جێبەجێ ناکرێت، بەڵام دەبێدان بە هەمووی دابێنێ و دەبێ خۆشی بە کەم تەرخەم زانێت کە ئەو بەشانی پێ جێبەجێ ناکرێن بڵێ بۆم جێبەجێ ناکرێت. چۆن ئەوەوە دەستبێنین کە پابند بین بە ئاین و بەرنامەی خوا بە گشتگیری بە فرە ڕەهەندی. جارێ با تەماشا ئەمە ئاەتە مبارەکە بکەین ئاەتی ژمارە 3 لە سوورەتی ئەلمائیدە کە خوا دەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. ئەم ئاەتە مبارەکە کە ئاەتی ژمارە 3 لە سوورەتی ئەلمائیدەدا و سوورەتی ئەلمائیدە کۆتا سوورەتە دابەزی بێ هەمووی بەسەریەکەوە، بەڵام ئەم ئاەتە زۆر لە ڕوونکەرەوانی قورئان دەڵێن کۆتا ئاەتە لە قورئان دابەزی بێ و لە حەجی ماڵ ئاوایی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام دابەزی کە لە ساڵی دێمی کۆچیدا کردی وەرە حەجەشی کرد کە ناوی لێندرا حەجی ماڵ ئاوایی لەبەرەوەی هەندێک ئاماژەی تێدا هەبوون پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەیفەرموو لتەأخذوا عنی مناسککم فلعلی لا ئەلقاکم بعد عامی هذا. خواپەرستیەکانی حەجم لێ وەربگ لێم فێر بن چونکە ڕەنگە لەم ساڵ بەدواوە من نەتان بینمەوە. ئەوە ئاماژە بۆی کە کۆچی دوایی دەکات، بۆیە لە دوای خۆی ناوی لێندرا حەجی ماڵ ئاوایی. ئەم ئاەتە ئەو کاتە دابەزیوە کە خوا دەفەرمێ اليوم أكملت لكم دينكم، من ئەمڕۆ ئاینەکەتان بۆ تێر و تەواو کردن و ئەتمەمت عليكم نعمتي و نیعمەتی خۆم بەتەواوی بەسەردا ڕشتن و رضيت لكم الإسلام دينا و ئیسلامیشم بە بەرنامە بۆ پەسەند کردوون. کەواتە ئاینێکی تێر و تەواو دەبێ ئێمەش بە تێر و تەواوی لە ژیانی خۆماندا جێبەجێ کەین و هەم لە ژیانی تاکیمان لە ژیانی خێزانیمان کۆمەڵایەتیمان سیاسیمان ئەوەی کە بەتەنێ دەکرێت بەتەنیا ئەوەی کە بە دەستە جەمعی بە هەرەوەزی دەکرێت بە هەرەوەزی و بە کۆمەڵ ئەنجامی بدەین. لە سوورەتی آل عمران لە ئاەتی ژمارە 102 دا خوا دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. ئەی ئەوانەی بڕواتان هێناوە وەکو بۆ خوا شایستەیە پارێزی لێ بکەن بە موسڵمانەتیش نەبێ مەمرن، کاتێک دەمرن باوا بن کە بۆ خوا ملکەش بن بە تەواوی. پێچەوانەی گشتگیریکردن لە دینداریدا دینداریکردن بە گشتگیری بریتێ لە دینداریکردنی پارچە پارچە بەش بەش کە ئەویش خوا سبحانه وتعالى لە چەند ئاەتێک لە قورئاندا سەرزەنشتی خەڵکی دیکەی کردووە لەسەر ئەو شێوە دینداریکردنە. بۆ وێنە سەرزەنشتی
هاوبەش بۆ خوادانەرانی کردووە کە دەفەرمێ لە سوورەتی ڕوومدا دەفەرمێ ولا تكونوا من المشركين من الذين فرقوا دينهم وكانوا شيعا كل حزب بما لديهم فرحون مسلمانینە ئێوە لە هاوبەش بۆ خوادانەران مەبن ئەوانەی کە دینەکەی خۆیانیان بەش کرد و بوونە تاقم هەر کۆمەڵێک بەوەی کە خۆی لەسەری بوو پێ دڵخۆش بوو لە ئەنجامی ئەوەدا کە کۆمەڵێک ئەو ڕێیانگرتو کۆمەڵێک ئەو بەشە کۆمەڵێک ئەو بەشە هەر کامێکیان دەمارگیری بۆ بەشەکەی خۆی پێدا دەبێ و هەر ئەوەی خۆی بەڕاست دەزانێ ئەوی دیکە لە دەرەوەی بازنا حیساب دەکا هەروەها لە سوورەتی ئەنعام ئاەتی 150 دا دەفەرمێ إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء إنما أمرهم إلى الله ثم ينبئهم بما كانوا يفعلون دەفەرمێ بە دڵنیایی ئەوانەی کە ئاینەکەی خۆیانیان بەش کرد و بوونە کۆمەڵ تاقم تۆ هیچ پەیوەندیت پێیانەوە نییە بەڵکو کاری ئەوان بۆ لای خوایە دوای خوا هەواڵیان پێدا بۆی کە کردویانە و دەیان کرد کەواتە بەشکردنی دین دەبێتە هۆی دابڕدابڕبوونی شوێن کەوتوانی ئەگەر یەکێک بەشێک لە مسلمانان تەنیا لایەنی ئیمان و عەقیدەیان گرت ئەوانی دیکە تەنیا لایەنی زانستیان لێگرت ئەوی دیکە تەنیا لایەنی پەروەردەییان لێگرت ئەوی دیکە تەنیا لایەنی ڕوحی لێگرت یەکێک تەنیا لایەنی سیاسی یەکێک تەنیا لایەنی جەنگ و جیهاد ماناوە ئەو بەشکردنەی دین دەبێتە هۆی تاقم بوونی مسلمانان لێکدابڕانیان و دوای هەر کامێکیان وەکو مێژوو پێشانی داوین وەکو خوا هەواڵی پێداوین هەر کامێکیان دەمارگیر دەبێت بۆ ئەو بەشەی کە خۆی لەسەرەتی و هەر ئەوە بەڕاست دەزانێ و هەر ئەوە بە حەق دەزانێ و سەرقاپ لەسەر خۆی دادەخا و دەزانێ هەر ئەوە دینە لە حاڵێکیشدا کە ئاین بە هەموو بەشەکانیەوە ئاینی خوایە و ئاینی خوا تێر و تەواوە و دەبێت هەمووی پێکەوە جێبەجێ بکرێ وەکو آياتكي سورة الشورى كخوين شرع لكم من الدين ما وصى به نوح والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه آين برباب كان جيب جيكن وتيدا برتوازة مبن هريكي تشمكي كلايكي بقريو وخوي سرقالي أو بكاتو للا كان ديكي بخبر به برزان لە کۆتایی ئەم ئاڵلقەیەدا ئەوەتان عرض دەکەم کە بێگومان دەردێکی کوشندەی مسلمانانە ئەو لێکدابڕان و بەشکردنەی دین کە خوا هەواڵی پێداوین وانەبین ولا تكونوا من المشركين لە هاوبەش بۆ خوادانەران مەبن من الذين فرقوا دينهم وكانوا شيعا لەوانەی کە ئاینەکەیان بەش کرد و بوونە تاقم بەڵام بەداخەوە کە مسلمانان لە ئەنجامی دوورکەوتنەوەیان لە قورئان و لە ئەنجامی لێوردنەبوونەوە لە ئامۆژگاریەکانی خوای متعال و هۆشداریەکانی خوا سبحانه وتعالى ئەوەی کە فەرموویەتی وامەکەن وایان کردووە هەروەها ئاەتەکەی دیکە دەفەرمێ إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء ئەوانەی دینەکەیان بەش کردووە و بوونە تاقم تۆ هیچ پەیوەندیت پێیانەوە نییە هەڵبەتە ئەوە مەبەستی پێ ئەوانەیە کە لە پێش ئیسلامدا بوون یاخود ئەو خەڵکەی کە هاوبەش بۆ خوادانەر بووە لاڕێ بووە لادەر بووە بەڵام گومانی تێدا نییە کە مسلمانانیش مافی ڤیتۆیان نییە لە بەرامبەر یاساکانی خوادا مسلمانانیش ئەگەر دینەکەی خۆیان بەشکەن هەر کۆمەڵە خەریکی لایەک بێ لایەکانی دیکەی واز لێ بێنێ ئەوانیش دیسان تاقم دەبن وەکو کە ئێستا وایە ئێستا هەر مسلمانان لەژێر ناونیشانی جۆرا و جۆردا ئەوە مەشرب سۆفیە ئەو مەشرب سەلەفیە ئەو مەشرب مەزهەبیە ئەو مەشرب فڵانیە ئەو مەشرب فڵانیە ناو نیشانی جۆرا و جۆر پەیدا بوون کە خوا یەک ناوی لە ئێمە ناوە هو سەماکم المسلمین من قبل وفي هذا خوا یەک ناوی لە ئێوە ناوە من قبل پێش ئیسلام یەک ناومان هەبووە وفي هذا وەلەم قورئانەشدا یەک ناومان هەیە بریتێ ناوی مسلمانان کەواتە بە تەنیا ئەو ناوە چەتر و سایە و سێبەرمان بێ هەر کەسێک لەو ناوەدا لەگەڵمان پێک دەگاتەوە برایەتی لەگەڵ بکەین خوشکایەتی لەگەڵ بکەین ڕێز و حورمەتی بگرین دۆسایەتی لەگەڵ بکەین و هیچ شەرت و مەرجی دیکەی لەسەردا نەنێین وڵا دەبێ بەڵێ مسلمانی بەڵام دەبێ فڵان شتەش بی بەڵام دەبێ فڵان مەشرەبە بی دەبێ فڵان ناو نیشانەت هەبێ دەبێت لە فڵان چوارچێوێشدا بی ئەو هەمووی قۆمانە ئەوەی کە خوا دایناوە ناوێکی گشتیە هو سەماکم المسلمین وەکو بەرنامە ئێمە خوا ئیسلامی بۆ کردوین بە بەرنامە وەڕەضیت لەکم الئیسلام دینە وەکو بەرنامە ئێمە ئیسلامین وەکو ئەشخاصیش ئێمە مسلمانین کەواتە هەر کەسێک شوێن ئیسلام دەکەوێ و ناوی مسلمانی لەسەر ئەوە برای ئێمەیە خوشتی ئێمەیە
و دەبێت دۆستایەتی و خۆشەویستیمان لەگەڵیدا هەبێ و بۆ دڵسۆزیمان بۆی هەبێ و نابێ هیچ مەرجێکی دیکەی لەسەردا بنێن و هەرو هیچ کەسێکی بۆین هیچ مەرجێکی دیکە زیادکە دەبێت فلان مەشڕب و فلان لەقە و فلان نازناوت هەبێ جا ئەوجا لەگەڵ من دەبی بەبرا نەخێر بە مجرڕدی ئەوەی کە مسلمانە و ڕوو دەکاتە قیبلە و شوێن پێغەمبەر کەوتووە عەلەیهی سەڵات وسەلام قورئان بە کتێبی خۆی دەزانێ ئەوە مسلمانە و بەندەی خوایە و برای تۆیە ئەگەر پیاو بێ ئەگەر ئافرەتیش بێ خوشتی تۆیە لێرەدا کۆتایی بەم ئاڵقێشمان دوێنین خوا بەو شێوەمان لێ بکات کە خۆی فەرمانی پێکردو و پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام فێری کردوین وخوا بمانکە بە مسلمانی ڕاست و ساغ وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين